بەڕاستی من بە چاوی خۆم بینیتم ئەمڕۆ بۆ 4 بنکە دەرمانی دابین کۆ بەشی 2 ساڵ ڕەبی تەمەەن درێژ بێ بەردەوام بێ لەم ئیشانەیە. سڵاو لە پایتەخت میدیا یەکەمە لە هەموو شوێنە ئامادەیە، دەستیان خۆش بێ، سەرکەوتوو بن ئینشەڵڵا. ئەم بنکەی تەندروستیە لە گەڕێکێکی کوردیە، دوای 16 ئۆکتۆبەر زۆر پەراوێز کراوە، هیچ چەند بنکەی تریشمان هەیە. ئێمە داوامانە لە حکوومەتی بەغدا ئەبێ ئەوان دەرمانیان بۆ دابینکەن. گەڕەکەکانمان هەموو کوردیە، لەبەر ئەوەی کە کوردیە ئەهمال کراوە بەڕاستی. ئێستا کاک شاهۆ نەجم کەرکووکی لەسەر ئەستۆی خۆی بە هاوکاری لەگە هەرێمایە دەرمانێ باشیان هێناوە، دەستی خۆش بێ، سەرکەوتوو بێ ئینشەڵڵا. داواخوازین هەر دایمەن ئەو مادام کاک شاهۆ حازر بێ پەرێوەزخان ناکە ئەم جارە، جارێکی تر ئەهمال ناکرێتەوە. کە نەخۆش بووین بەخوا من خۆم هاتوومە، باوکی خۆم نەخۆشە، ئەمە دیواری بە دیواری ماڵەکەی منەوەیە، هاتوومەتە ئێرانە دەرمان نەبووە، مەجبورم بچم لە دەرەوە بیکڕم. ئیستا هێناوێتی ڕەبی تەمەەن درێژ بێ، ئەوەی بە قسەیەکی چاک دەرمانێکی هێنابێ بۆ ئێرانە ماڵی ئاوە بێ. کاک شاهۆ تەمەەن درێژ بێ ئینشەڵڵا، هەر شتی باشی لێبینین. کوردێکی دڵسۆزە بەڕاستی، خەمخۆری شاری کەرکووکە. ئەکید ئەهمال بووینەوە، ئەبێ ئەکید ئیدارەی پارێزگاری کەرکووک ئەبێ ئەم ئیشانە جێبەجێ بکە. ئێمەش کەرکووک یعنی ڕاستە شارێکی عەرەبیە بڵێین، نازانم عێراقیە، بەس ئەبێت گەڕەکە کوردیەکان ئەهمال نەکرێت. کاک شاهۆ بەڕاستی من بە چاوی خۆم بینیتم ئەمڕۆ بۆ 4 بنکە دەرمانی دابین کۆ بەشی 2 ساڵ ڕەبی تەمەەن درێژ بێ بەردەوام بێ لەم ئیشانەیە. ئەمڕۆ خۆم بینیومە ڕەت بووم لێرانەوە، دیتم دەرمانیان داگر، منش پرسیتم ئەزانم دەرمان نییە، وتمتر بەیانی بین بۆ دەرمان، وتیان وەڵی ئیتر ئینشەڵڵا. کاک شاهۆ نەجم کەرکووکی خۆی دەرمانەکانی هێناوە لەسەر ئەستۆی خۆی لەگە هەرێمایە ماڵیان ئاوە بێ.